سڵاو ڕێز خۆشەویستان، هیوادارم کە زۆر باش بن. نازانم ئەوە لای منەوە تاریکە، کێشەکە چی نازانم بەڕاستی. بە سێرێ بکەم بزانم مۆساکە بەرەو شێوە ئەڕوات. جاوسا ئێمەوە خزمەتان دەمێکە لایڤم نەکردو خۆشەویستان، کوڕە حەسارم لەسەرە، شتم لەسەرە، نایەڵن کاکە وەزعێکی خراپ تێکەوتوین بەڕاستی. والله بەڕێزان و خۆشەویستان، ڕێز و احترام بۆ ملایەکتانی بەڕێزان، هەمووتان بەخێر بێن، سەرچاوانی ئارام ئەحمەداتن. ببوورە نزیکەی مانگێکە کە نەمەتوانی بە لایڤ بێمە خزمەتان، جاجا ڤیدیۆکەم بڵاو کردو ڕێگەی ئەدمینەوەی تر سزا ئەدرێم و نایەڵم شو زانم کوڕیتە وەزعێکی خراپ کەوتۆ کاکە، ئازادی بووە بە خەیاڵ لە ڕاستیە. جاوەشی خۆشەمی شاڵێن لە پێناوی ئازادیە کوژراوە، لە پێناوی ئازادیە وای لێ هاتووە، هەمووشی درۆیە ڕاستی، هەمووی ئینسانەکان لەبن بە قوربانی و دوجاریش کۆمەڵە دزوجەدەی خۆنتەوە. ئەم شەوە لە خزمەتتانان بۆ کۆمەڵی قسە و باس هیوادارم کە بتوانم ڕە و بیر و بۆچوونەکانی خۆم بە هەموو لایەکتان بڵێم. عەزیزانی من، تۆزێک ئەوەسین تا هەموو بەڕێزان کۆ بنەوە لەبەرەوەی کە سزام لەسەر سزاکەش ئەوە بوو کە مەسەلەن فەیسبوک نێئێش لە 100% پەیجەکەم بڕوە بۆ خەڵک لە سا 20 ئەچوو لە سا 30 ئەچوو خەڵک نێبینی لەڕاستیە، بۆیە لایڤشتم ناکرد و تەنها چەند جارێک ڤیدۆمە کرد و بڵاومە کردەوە تەواو. ئەوە یەک مانگ تێپەڕیوە نەمتوانیەوە بکەم. بەرحەڵ هەمووتان بەخێر بێن سەرچاوی من. هیوادارم کە ئەم شەو لەسەر ڕووداوەکانی ئێران خوێندنەوەی خۆم هەبێ و ڕە و بیر و بۆچوونی خۆم هەبێ و بتوانم ئەوەی کە خۆم خەناعەتم پێێتی بۆ ئەوەی خۆشەویست بەیانی بکەم. جا دۆست و نەیار گوێ بگرن، دۆستەکان ئەوە خانتان ئاوا ئەچی نەیارەکانیشە بە ڕۆحێکی ڕاضی وەری بگرن، ئەوە شتێکی باشە، یعنی بڕواتان بە ئازادی، بە ڕای جیاواز، بە بیر و بۆچوونی جیاواز هەبێ، ئەوە زۆر باشە. یەک دەقا دوو دەقا وەسین بەڕێزان، بەخێر بێن، سەرچاوی من هاتن خۆشەویستانی من، یاخوا بەخێر بێن. ئەتەزە خۆی بۆ قۆسکەلانە بکەم عەزیزان، خۆ ناکرێ ئاوا بەڕاستی سەرتۆزە خۆی بۆ قۆسکەلانە نەکات نابێ. ئەوە باش. باسی ئەم شۆمان لەسەر هەڵوێستی خەڵکو و ڕووداوەکانی ئەوەی کە لە ئێران ڕوئەدا لەسەر ئەوانەیە خۆشەویستان. ئیتر شتێکی تێکەوە ئەوەی تر سڵفەیە نازانم بەڕاستی. قوربانی ئەوم، یاخوا بەخێر بن سەر چاوەکانی من هاتن عەزیزانی، بەخێر بن سەر چاو. طبعاً ئەوەی کە بە درێژایی ئەم ساڵانە شارەزای ئەدەبیاتی من بێت، ئەدەبیاتی سیاسی یا ئەدەبیاتی کۆمەڵایەتی، ئەزانێت کە من هیچ کاتێ سازش لەسەر بیر و بڕواکانی خۆم ناکەم و ئەبێ ئەوەی بزانن کە من لەم دنیاەیە بڕوام بە هیچ یاسایەک نییە، تەنها ئەو یاسایان نەبێت کە خۆم قەناعەتم پێێتی. یعنی من بۆ ژیانی کۆمەڵایەتی خۆم، بۆ ژیانی سیاسی خۆم، بۆ دەوڵەتیڕاینم بۆ ئەم دنیاە یاسای خۆم هەیە، نەک یاسای فلانە دەوڵەت و فلانە ئایدۆلۆژیا و فلانە فیسار و ئانم بابەتە. هەمیشە بە پێی یاساکانی خۆم کارەکەم. جا باجەکەشی چی یابێ؟ باجەکە ئادەم کێشە نییە. لەمەش بترازێ بڕوان بە هیچ ئەخلاقیاتێک نییە، ئەخلاقیاتی ئینسانی خۆم نەبێت. کارم نییە بەسەر ئەوە تۆ لە ڕوانگەی ئایدۆلۆژیاکەتەوە چۆن سەیری، چۆن ئەخلاق خوێنیتەوە، ئەخلاق بە هەموو پێوان و بە هەموو ماناکانی. من بۆ خۆم تێڕوانینی خۆم هەیە بۆ ئەخلاق و بە پێی ئەو جیهان بینێ کە لە مێشکی ئارام ئەحمەدایە ئاوا سێری ئەخلاقیاتە سیاسی و کۆمەڵایەتی و دینی و فلانە فیسارەکانەکە کە خۆم قەناعەتم پێێتی. ئەمە پێشەشێک بوو بۆی هەموو لە یەکتان بیزانین. وردە وردە ئەچمە ناو بابەتەکان و لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە پیاوە. بە پێی ئەو تەجروبانەی کە خۆم هەما لە ڕاپەڕین لە سەردەمی پێش حکومەتی بەعس و ئەوانە، لێرەوە قسەکانی خۆمەکەم عەزیزان. من لێرەوە داوا لە هەموو خەڵکی ڕۆژهەڵاتەکەم. ڕێگا مەدەن حیزبەکانی ڕۆژهەڵات دەخاڵەت بکەن لە کارەکانی ئێوەیە. لە ئەگەری هەر گۆڕانکاریەکە ئێوە خۆتان ئەبێ ئاقڵ و هوشیار بن و
ڕێگە نەدەن کۆمەڵێ حیزبی لات و پوتی ئیکسپایر کە لە ئەوروپا و لە عێراق و ئەوانە 30-40 ساڵە بۆ خۆیان ئەژین و ئەخۆن و ئەخەون بێن ببن بە کەڵەگا بەسەرتانەوە. هەڵەکانی ئێمە لە باشووری کوردستان دووبارە مەکەنەوە خۆشەویستان، دووبارەیشی کەنەوە وەک ئێمە باجەکەی ئەدەن. ئەوە باش بیزانن ئەم حیزبانە بێنەوە ڕۆژهەڵات تەجروبەی پارتی و یەکێتیان هەیە، هەموو ڕۆژهەڵات هەڵەلووشن، هەر هەموو ڕۆژات کاولەکەن بۆ ئاگداریتان. من لە ئێساوە بیرتانە خەمەوە تا چەرمەکە سەگنەی بردووە، دزی و جەردەی خۆژیاندن گیرفان فولکردن ئەبێ بە پیشەی تاک بە تاکیان. مەهێڵن ئەم حیزبانە ببنە خاوەنی تێکۆشانەکانی ئێوە، مەهێڵن خوێنی ئێوە بە فیڕۆ بچێ وەسبێنێ فلان و فیسارەکان بیەن بە کۆشک و تەلار وەکو سەرانی بنەماڵی بازانی و تاقمەکەی یەکێتی بیەن بە دۆلار و بە ڤێلا و بە کۆمپانیا و بەمانە خۆیان شەهانە لەسەری بژی. ڕێگە مەدەن ئەم کارە بکەن. ئەگەر ڕێگەتاندا وەکو ئەوایە هیچتان نەکرد بێت. لەم لایشەوە بیانوو مەدەن بە هێزەکانی دەوڵات تا سەرکوتتان کە وە قەپڵ و عام دەست پێ بکات. مەهێڵن ئەمانە بێتەوە ناوتان. با فشەفشی کوردایەتی واتان لێ نەکا پێتان وابێ ئەگەر ئەمانە بێنەوە قەسەم بەخوا غازەکەتان نامێنەوە ئێساتانە نەوتەکەتان نامێنێ. خۆزگا ئەوەی کە من ئەڵێم ببوایە بزانە قسەکان ڕاستە یا ڕاست نییە. باشە ئاواتان لێت. ئەمە پێشەکیەک بوو بە ئێوە موت ئێوە مادەم خۆتان قەناعەتان بەو دنیای هەیە، مادەم ئەمڕۆ ئەمانە مزاهرەیەکەن و ئەوواکەن خۆشتان خاوەنی بڕیار بن. ڕێگە مەدەن کۆمەڵی خەڵک بێتەوە سەر حازری و بێتەوە دابنی شێسپێر بێ بە کەڵەگا بەسەرتانەوە وەکو چۆن ئێمە ڕێگەمانە بە بنەماڵی بازانی کاکە کە ئێمە ڕاپەڕینمان کرد لە باشووری کوردستان بنەماڵی بازانی لە ڕاژان بوون کاکە لە کەرەش بوون. بەڵام لە دواییە ئەوەتە ئێسا بوون بە کەڵەگا مێژوو ئەنووسنەوە بە درۆ وە خۆیانەکەن بە هەمەکارە. ئەمە لایەک. جا باسی ئەوەشان بۆ کەم کە بەڕاستی ئایا ئەم مزاهرانە سەرکەوتووە بێت لە ڕوانگەی عەقڵی ئارام ئەحمەدەوە؟ ئایا تاران ئەڕوخێ؟ ئەمە بۆ خۆی پرسیارێکە کە ئەبێ ئێمە بچیان لە خۆمان بکەین. ئێمە نابێت دابنیشین پێمان وابێ کامە شتێکی زۆر عەجیب و غەریب و ئالەم بابەتانەیە. بەڵام بەلەوەی بچمە ناو ئەم مۆزوعانەوە ئەمەوێ لەسەر مەسەلەی لە چک ڕە و بیر و بۆچوونەکانی خۆم بڵێم. هەر بەڕاستی من بەداخەوەم کە مەسەلە گەورەکان لە چکدا خۆلاسە بۆتەوە. ئەمە عیبێشی گەورەیە بۆ هەردوو تەرەف، ئەوەی کە دژی لەشکە ئەوەشی کە لەشکی قوبوڵە. کە بەڕاستی ئەم کاتانە کاتی ئەو یاریانە نییە. من ئەزانم لە ڕۆژهەڵاتە هەندێک کەس کە لە چک لە ئەبا یان کە لە چک ئەسووتێنێ لەبەر خودی لەشکەکە نییە، تەنها ڕەتفعلێکە و بەشێکیشی دژە لەم بەرەوە لە واقع ئالەم کاتەیە ئەمە ئەسڵی بەحسەکە نییە. واتە ئەمە بەحسێ نییە ئینسان خۆی پێوەماندووکە لە جیاتیەوەی کە بیر لەشتی گەورەتر بکاتەوە. خۆشەویستانی من لەشکی سیاسی لەگەڵ لەشکی سونەتی لە یەکتر جودا بکەنەوە، ئەمە دووشتی جیاوازە. دایکی من لە پێنجێنە هەتاوەکو مرد لەشکی بەسەرەوە بوو. هەر ئەسڵ پێشی ئەی بوو سەڕوت بێ هیچ دینێکیش پێی نەوتبوو ئەوە بکە یا ئیسلامی سیاسی نەهاتبوو بڵێتەوە بێت لە چ بکەیت. هەروە بوو بەڕاستی زۆربەی ژنان لە پێنجێن و لە گونانە هەمووی ئەمان لەشکیان بەسەرەوە بوو. یعنی زۆربەی ژنانی کورد خۆیان لەشکیان بەسەرەوە بووە. ئەم لەشکە کوردەواریانە بووە و لەشکی سیاسی نییە. بۆیە خەڵکی دژی لەشکی سیاسیە کە بە زۆر داسەپاوە. هەر شتێک لەم دنیاە بە زۆر داسەپێ هەر ناخۆشە. ئێستا لە سلێمانی بەیانی بێ بڵێ ئەبێت تۆ هەر جلی کوردی لەبەرکەی ناخۆشە بە گۆپاڵ پێ بڵێن، یا بڵێن تۆ هەر ئەبێ دزداشە لەبەرکەی ناخۆشە، یا بڵێن هەر ئەبێ پانتۆڵ لە پێکەی ئەمە هەر ناخۆشە. ئەبێ لێی گەڕێ ئینسانەکان خۆیان بە ئازادی بەرگەکانی خۆیان بپۆشن. باشە لێرەوەیە کاتێک کە پەلاماری لەشکیش ئەدەن وەکو کاردانەوە، بەڵام بەڕێی من کاردانەوەیشی خراپە. پێویست بەوە ناکە تۆ بڕۆ بیر لەشتی گەورە گەورەکەرە بڕۆ خۆت وشیارکەرەوە کە خەریکی چیت. عزیزانی من ئێوە ببینن کاتێک کە یەکگرتو کۆمەڵ لە هۆڵێکە سەدان کەشی تازە پێگەیشت و کۆ ئەکەنەوە و یەک ڕەنگ سەرپۆش ئەدەن بەسەریا، ئەمانە ئەیانەوێت لە ئێساوە ئەم کچانە بار بهێنن تاسبینێ کچەکانی ئەمانیش بەسە وایان لێبێ لێیان ببێ بە یاسا لیان بێ بەڕێسا. ئەگەر سبینی ئەمانیش وەکو تاران دەسەڵات کێتە دەستیان سەدان گروپی گۆپاڵ بەدەست دروستەکەن، هەر یەک لەو کچانە قژیان دەرکەوێ لەو ڕێسایە لا بدا وەکو ژینای لێکەن.
بۆیە لێرەوە لە نەزەری ئارام ئەحمەدا هەموو ئەم کچانە ژینا مردووەکانی سبەینن چونکە سیاسیین لەشکەکەن بەسەریانە نەک بە قەناعەتی ئینسانەکە خۆی کەی بوێ بیکا کەی بوێ نەیکایە لای بات. ئەمانە خۆشەویستان بۆ نمونە باسی نان ناکەن، باسی کار ناکەن، باسی ئازادی ناکەن، باسی خۆشگوزاری ناکەن، تەنهایەن باسی ئەو شتا ناکەن کە خۆیان قەناعەتیان پێیەتی. سیرەکەیش لەوایە هەموو ئەم شتانە بە ناوی ئەخلاقەوە ئەکرێت. ئێوە ببینن لە ئێرانی جمهوری ئیسلامیە کە ئێستا زۆربەی ئیسلامیەکان لەو سەنگەلان ڕاوەستاون، لەم عێراقی کە ئێستا هەیە، لە تورکیای ئەردۆغانە، لە سووریایە، لە ئەفغانستانە کە کانگای فەسادی و کانگای نێربازی و ئارەم بابەتانەیە، لەمانە لەشکرێک لەشفرۆشەیە چونکە ئینسانەکانی ناوی لە هەموو مەیدانەکانە نەقسیان هەیە وەکو ماڵ، وەکو نان، وەکو کار، وەکو ژیان، وەکو هەموو شتی ئەسۆسیێنەوە. بۆیە پەنا بە مۆزوعانەوە بن. ئەوەیە بۆیە ئەوانەی کە لە باشوور دیفاع لە پۆشاکی زۆرە ملێ و لە چکی بە زۆر ئەکەنە سەری خەڵک وەکو ئەوانەوان کە ژینان کوشتووە. ئەوانەیشی کە پێیان وایە لە چک خراپە کۆنەپەرستانەیە پیسە هەتا دوایی دیوی دووهەمی هەمان ئەو ئەقڵەیە کە بە زۆر لە چک ئەکاتە سەری خەڵک. یعنی هەردووچی دیوی یەک پارەیە بەڕاستی، چ ئەوەی کە دژی لەچکە و چ ئەوەی کە دیفاع لە لەشکەکە، هەردووچی یەکتر تەواوەکەن کە لەم قسە و باسەیە ئەگەر بێتەوە بیرم با بڵێن باسی کێشمی ئیسلامیەکان و ئاتەئیستەکانەکەم کە شەندە پێویستیان بە یەکترە. بۆیە ئەم دوانش پێویستیان بە یەکترە ئەگینا دەست بەتاڵە بن لە حەقیقەتە. ئەوەیە لە کۆتایی ئەم بەشەیە بڕوام وایە هەر شتێ بە قەناعەتی خودی ئینسانەکە بێ جوانە. باشە بە نمونە لە چک ئەگەر ژنان بە ئازادی خۆیان کەی ویستیان بیبەستن، کەی ویستیان لای بەرن، بە هەردوو بارەکەیدا ئازاد بن، جێگەی ڕێزە، جێگەی تەقدیرە، جێگەی مافە. کە بە سیاسی کرا کە لە ژێر قامچیدا بوو، کە لە ژێر هەڕەشا بوو، ئیتر ئۆتۆماتیکی ناشری نەبێ چکە تۆ بە زۆر پێیەکەی. بۆیە لێرە و لەوێ لەشک سووداندن لەبەر ئەوە نییە کە لەچکە، لەبەر ئەوەیە کە لەشکی سیاسیە و بە زۆر داسە پێدراوە. هەتا بەڕێی منیش ئەوانەی کە ئێسا پەنا بەوە ئەبن و لە چک ئەسووتێنن، من پێم وایە کارێکی نائەقڵانیە و کارێکی ناتەندروستە و پێم وایە وەکوتم دیوی دووهەمی ئەوانەیە کە دیفاع لەشکەکەن کە پێم وایە بە هەردوو بارەکە وەکو یەکوان و کارێکی خراپە. خۆشەویستانی من ئەسڵ ئەوەیە ئێمە دژی هەر ئایدۆلۆژیایەک بین کە دەیەوێت کۆمەلگا یەک ڕەنگ و یەک دەنگ بکە، وەت هەتا دژی ئەوانەش بین کە بازرگانی بە ناوی دینەوەکەن، دژی ئەوانە بین کە بازرگانی بە ناوی کوردایەتی و ڕزگاری و فڵان و فیسارەکانەوەکە وەکو پارتی وێچێتی هەمووشی دۆدە لەسەر بوو بەڕاستیە. ئەمە تێڕانی منە. بۆیە هەندی ئەڵێن لە چک ڕەمزی کۆیلایەتیە، هەندی ئەڵێن بێلەشکی بەرەڵاییە. هەردوو لایەن لە نەزەری منە نادروستە و بەڕاستی ناواقعیە و خوێندنەوەیشی ناتەندروستەکە بۆ ئەو کۆمەلگایی ئێمان هێناوە. من خۆم لە بیرمێ لە پێنجێنە هەرچی ژن هەیە سەرپۆشی بەسەرەوە بوو، هیچیشی کۆیلە نەبوون لە حەقیقەتە. ئەوەیشی بەسەریەوە نەبوایە وەکو کۆمەڵێ مامۆستای ژنان کە ئاهاتن لە پێنج دەستیانەوتەوە یا قوتابیان لە متەوەستە و لەمانە کە ئەیان خوێند، هەمووشی بێ لە چک بوون و وەڵای هیچیان بەڕڵانە بوون. عەزیزانی من هەمووشی ئینسانی شەریف و ئینسانی محتەرەم بوو. ئالەم هۆڵندایی کە ئارام ئەحمەدی لێژی هەیە لەش فرۆشە نەک لە چک زۆربەی زۆریشی ڕوتە جسمی بەخوا بینیویشمە بەس چای بە دەرەوە بووە لەش فرۆشیش بووە، کەواتە جلوبەرگ ناکاتە ئەوە تۆ بڵێ ئەوەی سەری ڕوود بوو ئەوە بێئەخلاقە، ئەوەی سەری ڕوود نەبێ و لەشکی بەسەرەوە بێ ئەوە کۆنە پەرستەوە ئەوە دوا کەوتووە ئەوەیە بەڕاستی ئەم نۆعە لە خوێندنەوە کارەساتە و بەڕێی من خراپە. بۆیە ژن لەبەر ئەوەی لەشکی بەسەرەوەی عەزیزان نابێ بە دێو درنج، ئەویش هەر مرۆڤە بەڵام لەشکی بەسەرە بەڵام بە زۆر نەبێ وەکو وتم. ئەوەیشی بەسەریەوە نییە دیسان هەر مرۆڤە خۆ دێو درنج نییە. بۆیە پێویستە ئێمە هوشیارانەتر و فراوانتر بین لە مۆزوعانە بکەینەوە، چونکە بەحسەکە زۆر لەمانە گەورەترە. ئێوە هێشتا هیچ نەبووە لە بربردی گیانێکتن و شەڕەکەن بەڕاستی. جاخۆ بەیانی
ڕۆژهەڵات بەدەست ئێوە بێ وەڵی باوکم ئەکەن بە شەڕی ناوخۆ ڕەنگە 20 ساڵ شەڕی ناوخۆکردنەوەکە بەڕاستی ئەمەیە لێرەوە ئەچمە سەر ئەوە کە ئەوە ڕێی خۆم بوو خۆشەویستە ئەچمە سەر ئەوەی کە ئایا تاران ئەڕوخێ با تۆزیێ واقعی قسە بکەین من ڕێی خۆمەڵێم نازانم ڕەنگە پێچەوانی ڕێی منیش بێت بەڵام میمەیە من بۆ چوونی خۆمەڵێم خۆشەویستان کەوتنی ئێران وەکو ئەوە وایە بڵێن نیوە کەوتنی ڕووسیایە چونکە چۆن ئەمریکا ئەوروپا ناهێڵن ئۆکرانیا بکەوێ هەتا ئێسۆنیان هێشتووە ڕووسیاش بە ئاسانی ڕێگە نادا تاران لە پەنادەستیا بکەوێ چونکە ئەوانە ئێستا لە یەک سنگەران تارانە ڕووسیایە چینە فلان و فیسارە کۆریایە هەموو ئەمانە لە یەک سنگەران هەموو ئەمریکا ئەوروپا هەوڵیاندا کە دیمەشق بڕوخێنن بەڵام ڕووسیا نەیەشت بەشار ئەسەد بکەوێ هەر هێشتیەوە 15 ساڵ زیاترە لەناو ئەو سووریایە شەڕە بەڵام نەیان هێشت بەشار ئەسەد بکەوێت بە چەندین شار قەزا و گوند و ئەمانە وێران بوو بەڵام دیمەشق وەکو خۆی ماوەتەوە وا تێمەگەن بابەتەکە مەسەلەی ژینایە ئەم بەحسە کولەن بەحسێکی سیاسیە کچێکە لێی تراوە مردووە بەداخەوە 40 دانە ساڵە لە ئێرانە لە کچ ئەدرێ لە ژن ئەدرێ ئیعدامەکرێ ئەکوژرێ لە سێدارە ئەدرێ بۆیە ئەمەی ئێسا ڕوو ئەدا مەسەلەی ژینە بیانوویەکە بەدەست ئەمریکا و ئەوروپا و ئەوانەی کە لە دەوروبەریانن بۆیە ئەمەی کە ئێسا ڕوو ئەدا شەڕی دوو جەبهەیە بەڕێی من ئەمریکا هاوپەیمانەکانی لەلایە دژی ئێران و رووسیا و ئەمانە کە هەیە و ئێران و رووسیاش لەلایەکی تر هەرچەندە ئەوروپا لەم هاوکێشەیەیە تۆزێک ترسی هەیە لە کەوتنی تاران لەبەر ئەوەی هەمیشە ئەم ئەوروپایە خلیجی بە ئێران ترساندووە چەکیان بەسەرا ساخکاتەوە نەوتەکەیان ئەبا غازەکەیان ئەبا بە تاران ئەیان ترسێنێ هەمیشە لەمەش بەدار ئێران جگە لە خۆی 4 وڵات یا 5 وڵاتە بەڕێوەیە با وەکو عێراق وەکو لوبنان وەکو یەمەن وەکو لیبیا و خۆشی با بڵێن ڕەنگە زیاتریش هەبێت لەبارەی جیۆپۆلیتیکیشەوە دیسان هەر قورسە ڕووخاندنی ئێران رووسیا لایەشی ببێتە قاعیدە لە ئەفغانستان و ئەم لاکەشی ببێ بە گروپی تر بێرە دەست لە ئێرانە دژی رووسیا بن هەروە بە ئاسانی ڕێگە بەمە نادات رووسیا خۆشەویستان کە لە زۆر جێگا پاشەکشەی کردووە لە ئۆکرانیا بۆ ئەوە نییە کە شکستی خوارد بێ لەو شەڕەیە وەکو هەندێک ناسکە محەلیلی نەخوێنەوار باسیەکەن بەڵکو شەڕەکە ئەباتە زستان تەنها 2 مانگی ماوە ئەچێ لە زستانە شەڕەکە گەورە و گرانترە بێ و لە زستانە ئەوروپا ڕەخەکاتەوە لە سەرمایەکە ئێستا ئەوە حاڵی ئێمە دەبێت سپرێت دانێن و ئەبێ ئاگامان لە غازەکە بێت و ئەبێ ئەوە بێ ئەوە وەسعی ئەوروپایە رووسیا بە زستان ناپلیۆنی تەخت کرد ئەڵمانیای نازی کە شکستی خوارد زیاتر لە زستانە شکستی خوارد بۆیە ئەمەی کە لە ئێران ڕوو ئەدات ئەمریکایە دژی رووسیا و چین و ئێران یعنی معادلەکە هاوکێشەکە ئەمەیە بۆیە ئەنتەرنێت دەبا بۆ ئاسمانی ئێران و بۆیە خەڵکی ئێران بتوانن پەیامەکانی خۆیان بگەن بە گوێی دنیا خۆمە هەر لە خۆ نییە لە حەقیقەتا خۆشەویستان بەڵام ئەوەی کە ئیلاقی بەسەرگەمی کوردەوە هەیە لە ڕۆژهەڵاتی کوردستانە لە ئێرانە ئەوەیە کە چۆن ئەتوانێ هاوکێشەکە بە قازانجی خۆی بەرێ و چۆن دەستی بە مافەکانی خۆی بگا لەم مۆزوعانە ئایا مافەکانی خۆی ئەوێ یان چەند ڕۆژێ مزاهرە کات و هەفتەیە 2 هەفتە و دوایی سەرکوت ئەکرێت و ئەچێتە بۆ ماڵەوە تەواو بە دەستی خاڵی یا داوای مافەکانی خۆیەکا بنمونە چونکە بەڕێی من کورد لە ئێرانە 3 جار ئەچۆسێتەوە یەکەمیان وەکو ئێرانی دووهەمیان وەکو کورد سێهەمیشیان وەکو سوننە چونکە دەوڵەت دەوێت دەوڵەتێکی شیعە مەزهەبە لێرەوەیە کوردەکان ئەتوانن داوای مافەکانی خۆیان بکەن داوای ئازادی مەسەلەی زمان چی ئەوە خۆیان باشن ئەزان لەو مۆزوعایە ئەتوان ئەو کارانە بکەن بەڕاستی بۆیە تۆ کاتێ دەسەڵاتی ڕەت دەکەیتەوە ئەبێ بزانی داوای چی ئەەکەیت ئەبێ بزانی تۆ داوای چی ئەەکەی لە حەقیقەتە باشە خاڵێکی تر کە ئەمەوێ ڕێی ئێوەی یان با بڵێم نەزەری ئێوە یان ئەوەی ئێوە ڕابکێشم بۆی ئەوەیە کە بۆچی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە خەڵکی ئەم وڵاتانە ناتوانن ڕژێمەکانی خۆیان بگۆڕن ئیلا ئەبێ باهۆزی دەرەکی بیکات هونەری ئەمە لە چیایە
بۆچی بەنمونە گەلانی ئێران ناتوان تاران بڕۆخێنن هودەرەکەی لە چیایە ئیلا ئەبێ بەهۆزەی لە دەرەوە بێ بۆ بڕۆخێنێ گەلانی عێراق 1000 ساڵ نیان ئەتوانی حیزبی بەعەز بڕۆخێنن لە کاتێکە هەموو خەڵکی عێراق ڕقیان لە حیزبی بەعەز لە سەدام حوسێن بۆ بەڵام بۆیان ناڕوخە هەتا گەلانی ئێران لە ساڵی 79 نیان ئەتوانی شای ئێران بڕۆخێنن هەتاوەکو ئەمریکا هات یارمەتیدان وە خومەینیان لە فەڕەنساوە بە فڕۆکەی فەڕەنسی نردەوە بۆ تاران لیبیا هەر بە هەمان شکەو ئیلا ئەبێ سیاسەتی دەرەکی ئەم کێشمە جیهانیە بێت و ئەو وڵاتە ئەو دەسەدە بڕوخێنێ لەمە بەدەر خەڵکەکە خۆی ناتوانن بیڕوخێنن ئێوە بیر بکەنەوە بۆچی سیدانە ساڵە خەڵکی کوردستان کە زۆربەی زۆری دژی پارتی یەکێتیە بۆ ناتوانن پارتی یەکێتی بگۆڕن بۆچی ناتوانن بیان ڕوخێنن ئێوە قەلبیتان لەمە کردوتەوە مەسەلەکە چییە لە کاتێکە هەمووی دژە بەڵام بۆی ناڕوخێ بۆ خۆ ئەگە دیقەتیش بدەن عەزیزانی من خەڵک لە کوردستان پارتی یەکێتی خۆش ناوێ باشە لە ئێرانە خەڵکی ئێران جمهوری ئیسلامی خۆش ناوێ خەڵکی عێراق سەدام حوسێنیان خۆش ناویست هەموویان دژن بەڵام نایشتوان بیان ڕوخێنن بۆ ئەمە بخۆی پرسیارە منطقیەکەیە بەڕێی من تەنها لەبەر ئەوەیەکە ئەمانە ناتوانن ئەلتەرناتیفێکی عەقڵانی دروستکەن بۆیان ناکرێ بۆیە سێری خۆمان کە بە سەدان گروپین لەم ئەوروپایە و لە کوردستانە دژی ئەوەی دژی یەکێتی پاتین بەڵام ناتوانین بێگشەوە کۆبینەوە شتێ دروستکەین کەواتە ئێمە دۆڕاوین لە حەقیقەت هیچمان بۆ ناکرێت لە ئێرانی ئێسایە کێ ئەلتەرناتیفە خۆشەویستان ئایا مجاهیدی خەڵک ئەلتەرناتیفە ئایا شاپەرستەکان ئەلتەرناتیفە بۆ ڕۆژهەڵات حیزبە کوردیەکان ئەلتەرناتیفن ها ئەمانە ڕاست و ڕەوان پێتان بڵێن بە هەردوو دیوەکەیە ناتوانن لە جمهوری ئیسلامی ئێستا باشتر بن ئەوە باش ئەو ڕاستیە بزان وەکو چۆن یەکێتی و پارتی 30 ساڵە نەیانتوانی لە حیزبی بەعەز باشتر بن بۆ خەڵک باشە ئەمانیش ناتوانن لە ڕژێمەکەی تاران باشتر بن ئەوانەی کە ئێستا هەن ڕاستی ئەمە واقعە کەس پێی ناخۆش نەبێت ئەزانم ئێستا حیزبەکانی ڕۆژهەڵات دیموکراتەکان و کۆمەڵانە پێیان ناخۆشە ئێوە یەک کۆمەڵتان هەبوو کردان بە 7 کۆمەڵە یەک کەس یەکتان قبوڵ نییە لە کوردستان چۆن نتوانن ئێوە بەیەکەوە حکوومەت بکەن حیزبی دیموکرات پارچە پارچە بووە ئێستا بەسەری دڵخۆنیانەوە بەیەکەوە ئێوە چۆن نتوانن ئازادی بۆ خەڵک بێنن من یەک کەڕە بە ئێوە وت ئێوە فاسۆلیا خۆرن 1 ملیۆن جوێنتان بە ئارام ئەحمەددا وتم ئێوە فاسۆلیا خۆن دژی ئێران شەڕ ناکەن هیچ ناکەن مختەن دانیشتون لە کۆیە هەرچی جوێنی ئەخلاقی بە منتان دە ئێ فاسۆلیا خواردن خۆ عیب نییە کاک وڵای باوەڕ ناکەم هەموو ڕۆژهەڵات بەقەدە سێمانی فاسۆلیا بخوا باشە بەڵام ئازادی قبوڵ ناکەن فەرقتان نییە لە ڕاستیە یەک زەڕێ چۆن جیاوازی لە بینی حیزبی بەعس و یەکێتی و پارتیانیە جیاوازی لە بینی ئێران و دیموکرات و چۆچۆ ئەمانەیان نییە عەزیزانی من خۆمە بە زۆر نییە کاکە پێتان ناخۆش نەبێ لەبەر ئەوەیە هەر ئاڵ و گۆڕێ بێ دوجار دیکتاتۆریت بەرهەمەهێننەوە ناتوان تێپەڕێن ئێوە خەڵکیش هاوارەکە تووڕەیە بەڵام ئەوە عەقڵەکەیەتی سەرقاڵە بە مەسەیل لە چکەوە ئەم عەقڵان ناتوانێ ئەلتەرناتیفێ دروستکە لە بەرامبەر تارانە باشە ناتوانن حتا بەر لە ئەلتەرناتیف بێن هوشیاریەکی باڵا دروستکەن خۆگنا مەحاڵ نییە دروستکردنی ئەلتەرناتیڤە ڕاستی بەڵام ناتوان دروستیکەن بۆیە عەزیزان لە خەڵکی ئێرانەوە تا عێراق و هەرێم تا تورکیا و تەواوی ئەو دەوڵەتانەی کە لەو ناوچەیە هەن خەڵک ئەو حکومەتانەی ناوێ و دژی ئەم حکومەتانن و ئەم حکومەتانە بە زۆر داسەپاون و هیچیان حکومەتی خەڵکی نین بە یەکێتی و پارتیشەوە بەڵام نایشتوانن بەرامبەریان هیچ شتێ بکەن ئەوە تا ئێستا هیچ نەبووە ئەچێن لەشکە سووتێنی چاکەم پاچە پڕێک چی سووتێنی تۆ دەدوێت چی دەستکەوێت بەمە بەڕاستی یاکە تۆ دژی لەم ناوە ئەدوێ بڵێ چی زەحمەت نەبێ ها کەواتە هەر ئێستا کە ئێمە ئەیبین ئەم کۆمەڵگایە لەسەر لە چک بووە بە 2 بەشەوە خۆشەویستان بووە بە 2 بەشەوە یعنی ئێمە ناتوانین بەیەکەوە لەسەر یەک جوغرافیا بژین چونکە یەک ڕێکترەکەینەوە باشە یەک ڕەدەکەینەوە ناتوانین بەیەکەوە بژین ناتوانین منی بێسەرپۆش و تۆی
ئەمە بەدبەختێکەیە کە ئێمە ناتوانین بەیەکەوە ئیدارە بکەین تاو شەڕە شەڕی حەگاڵ نییە شەڕی لەشک و ئەمە بابەتانە نیە بەڕاستی شەڕەکە شەڕێکی ترە ئێمە هەمومان لە یەکێتی پارتی تووڕێین ناتوانین گشتیان ڕوخێنین بۆ لەبەرەوەی هەموو ئەوانەی کە دژی پارتی وێچێتین دوجار وەکو پارتی وێچێتی بیرەکەنەوە من زۆربەی زۆری ئەوانەشی کە قسە ئەکەن لایفەکەن ئەماکەن هەمویان ئەناسم لە ئەوروپا لە کوردستانە خۆشەویستان بە ئەڵڵا هەمویان وەکوێچێتی پارتی بیرەکەنەوە لە مەسەلەی ژنە لە مەسەلەی ئازادیە لە مەسەلەی مافەکانی ژنان و مناڵان و فڵان و فیسارەکانە لە مەسەلەی دینە لە مەسەلەی پەیوەندی کۆمەڵایەتیەکانە لە مەسەلەی پۆشاک و جلوبەرگە هەر هەمویان وەکوێچێتی پارتی بیرەکەنەوە کەواتە تۆ ئەگەر وەکوێچێتی پارتی بیرەکەیتەوە لەم شتانەیە بەیانی لە هەولێر بە بەدەسەڵاتدا هەر وەکوێچێتی پارتی بی شتێکی تر ناوی بەڕاستی ئەوەیە چونکە بە جۆرێکی تر ئەم دنیاە ڕسم ناکەن بە جۆرێکی تر سێری ژیان ناکەن لە حەقیقەتە لەبەرەوەیە یەکێتی پارتی ناگۆڕێت یان شیعارێکە ئێستا من زۆر ڕقم لێتی خۆشەویستان ئازادی باجی هەیە لە سنە لە مەهاباد لە شوێ گەنج یەکوژێ ئەمانە ئەنووسن ئازادی باجی هەیە کامە ئازادی کاکە کام ئازادی زەحمە نەبێ ئەم عەقڵە چونکە مرۆڤ دۆست نییە خۆشەویستان پێی وایە تا خەڵک زۆرتر بکوژێ باشترە هەر وەکو یەکێتی پارتی ئەو یەکێتی و پارتی خۆشەویستان هەموو ئاواتیان ئەو بوو پێیان بڕن حیزبی شەهیدان ئێستا یەکێتی دایمەواڵێ حیزبی شەهیدان یەکێتی نیشتیمانی مافیەکانی کوردستان ئەمەش لوتکەی نامرۆڤبوون و نائەخلاقیە بەڕاستی هەر لەبەر ئەوەش هەیە پارتی وێچێتی دوای ئەوەی زۆترینیان بەخۆی ئەم شیعارە قۆڕە بە ناوی ئازادیەوە بەکوژدا وە شانازیان پێوە کرد چونکە مرۆڤ دۆست نەبوون و دژی ئینسانی بوون 30 ساڵە هەر دژی مرۆڤن دەیان کوژن تاڵانەکەن دزی ئەکەن خیانەت دەکەن چونکە مرۆڤ دۆست نین ئێستاش ئەوانەی کە لە ئێرانە بە ناوی ئازادی باژی هەیە خەڵکی بەکوژ بدەن ناتوان ئازادی بەرهەم بهێن بەڕاستی چونکە لە ئێستاوە مەرگ دۆستن ئینسانی مەرگ دۆست حیزبی مەرگ دۆست ئایدای مەرگ دۆست هیچ کاتێ ناتوانێ ئینسانانە بەرهەم بێنێت تاو ئیلا مەرگ دۆستی بەرهەم هێنێ خۆ هەمومان بیرمانە یا خوێندومانەتەوە هەر ئەم خەڵکە واتە گەلانی ئێران دەیان هەزاریان شەهید کرا لە شەقامەکانی تاران و ئەسفەهان و کوێکوێیە شەقامەکان بە خوێن سوور بوو دژی شاو بنەماڵەی شای ئێران ڕوخان دوای جمهوری ئیسلامیان هێنایە سەر دەسەڵاتدا خۆ خەڵک خۆی هێناوێتی کاکیشین خۆ من نەمێناوە باشە ئەمریکا و هاوپەیمانەکان سەدام حوسێنیان ڕوخان کەچی ئێمە ئەوەندە ئەحمەق بووین پارتی وێچێتیمان هێنا لە سەدام خراپتر باشە مەسرور و مەسعود بازانیمان هێنا پاڤڵ و قوبادمان هێنا ئەمەیە بەڕاستی ئەوانەی کە لە بەخای ئێستا دەسەڵاتدارن ئەوانەمان هێنا بۆ عێراق کە هەر هەمووی مافیا و چەتەیە و هەمووی دزە بەڕاستی بۆیە ئەم یاریە کە دەیان هەزار ئینسان دەبنە قوربانی تەیفێ لە ئەبەن تەیفێکی ترێت وەکو یاری پشلۆ مشکلی هاتووە هیچ کاتێکیش ئازادی بەرهەم ناهێنێ کوا ئازادی کات بۆیە ئەمە دەردە ئەمە دەردەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەڕاستی هەمیشە بە ناوی ئازادیەوە دەیان هەزار ئینسانیان بەکوشت ئازادی چیشتیشی ئەوەی نەبێ بەڕاستی ئازادیە کوا ئازادی چی بەدەستی بهێنێ بەڕاستی چێ وەرە تۆ تالانە ڕوخێنی ئۆکەی چی بەدەستە هێنی زەحمە نەبێ دوایەوە کێ مەجای خەڵک ئازادی بەدەستە هێنێ ها کێ بەدەستی هێنێ باوەڕکە کەس بەدەستی ناهێنێت چونکە حتا خەڵکی ئێمە خەڵکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەتا بە ئازادیش ڕانەهاتەوە بەڕاستی بۆیە شەڕی لەشکەکەن لەسەر هەموو مۆزوعەکەیە باشە جاری وەها بۆ لە مەریوان و لە سنەیە بە دوو عایلە یەک مریشیان کڕیوە باسی ئەوە ناکە باسی لەشکم بۆکە بۆیە گرنگ جمهوری ئیسلامی و تاران نییە ئەڕوخەیان ناڕوخێ باشە ئەمە فەلسەفەکە نییە فەلسەفەکە ئەوەیە کێ جێگەکەی ئەگرێتەوە باشە کێ جێگەکەی ئەگرێتەوە ئەمە ئەسڵە بەڕاستی ئالتەرناتیڤ چییە لە بەرامبەر ئەمانە چی بۆیە ئەوەی کە ئەو کارانە ئەکا ئەمریکایە باشە ئەو سەرۆکاتی ئەکا نەک خەڵک بە تەنها قوربانیە لەم هاوکێشانەیە و بەس
هەر کەسیش بهێن لەمانە باشتر نابێت ئەمە بۆ مانایە نییە کە تۆ بێ بڵێ وەڵا کاکە گیان ئەی کاکە چی بکەین ئێمە یعنی نەیڕوخێنین بڕۆ بێڕوخێنەوە مشکلی من نییە بەڵام من شینی ئەوەکم کە تۆ کێ ئەهێنی دوای ئەوە چی ئەکەیت دە من پێم وایە ئەگەر ئێرانی تووشی شەڕی ناوخۆ بکەن ڕەنگە 30 ساڵ شەڕی ناوخۆ لە ئێرانە بێ وەکو لە سووریا هەیە من پێم وایە ناڕوا هەروە بە ئاسان من پێم وانییە کە جمهوری ئیسلامی بڕوخێت بەڕاستی بەمانە ئەمە ڕێی منە من نازانم ئەمە ڕائە شتێکی کۆنکرێتی نییە لە حەقیقەتە بەڵام من بۆ خۆم پێم وایە کە جمهوری ئیسلامی لەم قۆناغەیە لانی کەم ناڕوخێ بە مزاحەرەتانە بۆیە من نامەوێت جارێکی تر وەکو سەردەمی ساڵی 92 بڕۆمە ناو درۆ دەلەسەی فشە کوردایەتەکەی پارتی وێکێتی لە ڕۆژهەڵاتی کوردستان جایکە ئەوە بکەم بەخوا بە حال شیوە ناکەم جارێکی تر ئەوەندەم مەینەتی ئەوەندەم خەم و خەفەت ئەوەندەم بەدبەختی بەدەستی یەکێتی پارتیۆ چەشتووە بە حیاتی ڕوو ناکەمە قیبلەی کوردایەتی حتا تەمەنی ئارام ئەحمەد مابێ ڕوو ناکەمە ئەو قیبلەی ئەگەر کوردایەتی بێت ڕا باش بیزانن ئەمەندە داخ و زوخان کردە بۆ سکەی ئارام ئەحمەدا ئەم زیێرابە کە ناوی کوردایەتی جایکە ناتوانن ئەو کارە بکەن چونکە هەر ئەو کوردایەتیە 27 ساڵە ئارام ئەحمەد ڕاوناوە لەسەر ڕەخنە کە ئەوانە دز و جەردە و مافیان من ئەڵەم دزی مەکەن جەردەی مەکەن مافیایی مەکەن بەڵام 27 ساڵە منیان ڕاوناوە فەرقی یەکێتی و پارتی و جمهوری ئیسلامی چییە؟ چ جیاوازیەکیە کاکەجان؟ هیچ جیاوازیەک نییە لە بینی پازارێکی ئێرانیە لەگەڵ یەکێتیە لەگەڵ پارتیە بە ئیلاهی یەکزەڕ جیاوازیان نییە تەواو ئیتر من ئەبێ بۆچی دابریشم دوای ئەو شتانە بکەمەوە بەڕاستی پسم حسێنی یەزدان پەنا بەرم بۆ تاران یا بۆ مەریوان و بۆ مەهابات و بۆ بۆکان چ جیاوازیەکیە لەگەڵ ئەوانەی تر زەحمەت نەبێ لە مەریوان لە هەولێر 25 ساڵی خەریکی خانم بازیە باشە بە هەر ژنەکەی $1 ملیۆن دزیوە هێنی ئەو میلەتە من چۆن شیواکەم کاکیشین ناکرێت ئەبێ ئیلا ئالتەرناتیڤێکی شەریفانە هەبێ ئەسێ ئینجا قسە بکە خەڵکیش بە من نەڵێ وا بزانێ ئارام ئەحمەد فوی پیاکە ئای بڕووخاو ئای بیڕووخێنەوە ئەوە ئیشی من نییە بەڕاستی من بەشەر ئالتەرناتیڤەوەم لە حەقیقەتە قەناعەتم بەوە هەیە کە چاچی مەکە با خراب نەبێ ئەدوێ خراپتێکی هەرمێ کە زەحمەت نەبێ بەڕاستی قەناعەتم بەوە نەبێ بەڕاستی بۆیە ئەقڵەتی مەرگدۆسی دەسەڵاتی مەرگدۆسی بەرهەمەهێنێ ئۆپۆزۆسیۆن و حیزبی مەرگدۆست دەسەڵاتی مەرگدۆسی بەرهەمەهێنێ کاتێ ئارام ئەحمەدێک بە تۆ ئەڵێ تۆ وەکو حیزبی دیموکرات فاسۆلیا خۆری لە کۆیە دانیشتووی دژی ئێران هیچ شتێک ناکەی ئەچی دەنگی بە پاتی بە بنەماڵەی بازانی تۆ گوێنم پێ ئەدەی سوکاتی بە دایک و خوشک مەکەی بەردەستێکەوەم ئەم کوژی ئیتر من چۆن بڕوان بە تۆ هەوێ بەڕاستی ئەی بڕوان پێوە نییە بەڕاست باوەڕکە بڕوان پێوە نییە کە تۆ ئازادی خواز نیت چونکە من نەهاتووم پەلامارێ بدەم من قسەم کردووە ڕەخنەم لێگرتووی بەڵام تۆ گوێن بە دایکم ئەدەی بە خوشکم ئەدەی هەر ئینسانێ عەزیزان گوێن بە دایک و خوشکی خەڵک بدا ئەو ئینسانە ترۆریستیشە ئەگەر بەردەستیکەوێ ئەی کوژێ ئەوەیە زەلامی ئەمڕۆ پێشێ ئیسلامی بێ بەو کچاڵێ چی بۆی کە شەید کرا لە تاران ئەو ژیناکە ئەڵێ لەش فرۆش ئای پێڵێ آخر عزیزەکەم ئەگەر تۆ خواپەرستیت ئەگەر تۆ بڕوا بە ئاینی پیرۆزی ئیسلام هەیە ئەم کچە تۆ نە ئەیناسی نە ئەزانی کێ حتا کوژراوە اینجا ناوی بیستووە تۆ چۆن وای پێڵێ زەحمەت نەبێ بێویژدان کامە خوددا ئەوە قبوڵەکە کامە ئاینی ئیسلام ئەوە قبوڵەکە خۆ لە ئیسلامە ئەڵێ ئەگەر ژنێک و پیاە بەیەکەوە بوون ئەبێ 4 شایەت هەبێ اینجا ئەخوا کە ئەم دوانە بەیەکەوە سێکسیان کردووە تۆ چۆن ئەم قسە بەواڵیت چۆن وای پێڵێ زەحمەت نەبێ ئەمە کارە ساتەکەی بۆیە سەدان ساڵە مێژوو دووبارە ئەبێتەوە بەبارە تراژی دیاکەیە بەس ئیت تاکەی ئاوا بێت خۆشەویستانی من بە بۆنەی کۆمەڵە شیعاری قۆڕەوە دەیان 1000 ئینسان ئێن بەکوشت دیکتاتۆرێن لە ئەبەن دیکتاتۆرێکی تر ئەهێنن ماوەیە پیا هەڵ ئەدەن دوای ئەو لەی پێشوو سەگ و سەگ بابترە بێت ئەمە ئاسی مەسەلەکە وەکو یەکێتی و پارتی کاکە وتە جوڵمانێ بە قورباندان من نمونەی شتان بۆیان بە خۆشەویستان ئایدۆلۆژیای کۆمونیزم بەو هەموو ئیدعایە لە ڕووسیای دوای لێنینەوە تا ستالین تا خرۆشۆف تا گۆرباشۆف چی بەرەمهێنا زەحمەت نەبێ لێرە بە کۆمونیستەکان دەڵێ
چاسیسکۆکانی ڕۆمانیا و ئەوروپای شەرقی ئەوانی بەرهەمهێنا کە خوێنی گەلانی خۆیان ئەڕشت. ئەمە بەرهەمی ئایدۆلۆژیایە. باشە من بەشدەر بە ئێواڵم وەکو ئارام ئەحمەد دژی هەر ئایدۆلۆژیایەکەم کە ببێ بە حکوومەت بێ بە دەسەڵات بەڕاستی. ئەمە ڕەئی منە. من لەگەڵ فرەڕەنجیام فرەدەنگیام لەگەڵ ئازادیام ئایدۆلۆژیایەکی معەن مارکسی بێت ئیسلامی سیاسی بێ هەچێ بێ بوو بە دەسەڵاتدار ئەم کۆمەلگای ئەبێ یەک ڕەنگ بێ بەڕاستی ئەبێ یەک ڕەنگ بێ. هەموو ئەمانەیش بە ناوی عەدالەت بە ناوی ئازادی بە ناوی یەکسانی ژن و پیا و بە ناوی ماف بە ناوی خۆگوزارانی و ئەکرێ هیچ شیوانیە. دوجاریش دیکتاتۆریەتێک بەرهەمهێن بەعسی حیزبی بەعەس بە ناوی ئیشتراکێتەوە هات لەبەخا بوو بە دەسەڵاتدار. باشە ملیۆن ئینسانی عێراقی پشتیوانی کرد نەتیجەکەیمان بینی کاتی ئەمیش ڕووخا کێ بوو هاتنە شوێنەکەی یەکێتی و پارتی لە بنەماڵەی بازانیەوە تا تاقمەکەی جەلال تاڵەبانی بە ناوی کوردایەتی و ڕزگاری و ئازادی و ئەمانەوە هەمووشی دۆ دەلەسە بوو چکە باسەکە ڕووخان نییە گرنگ ڕووخان نییە خۆشەویستان گرنگ ئەوەیە چی ئەخێتە جێگاکەی. من سەرەتا نمونەی شای ئێرانم بۆ ئێوە هێنایەوە گەلانی ئێران چون ڕووخاندیان دەیان هەزار ژن و کچ وەکو ئێستا خۆیان کرد بە قوربانی لە ساڵی 1970 لە شەقامەکانی تارانە وای لێ هاتبوو خوێن خەریب و لاشەیە بێت. باشە بە هەزاران ئینسان کوژرا بەڵام هیچ نەتیجەکەی. من ئەزانم ڕاستی قورسە خۆشەویستان بۆ ئێوە. باشە ئەزانم تاکی ئێمە وەکو کورد وا ڕاهاتووە کە درۆی لەگەڵا بکەیت شیعاری بۆ بڵێ بە باڵایە هەڵڵێ درۆی شینی دەرخوات بدەیت. باشە بەڵام ئەمانە بەڕاستی کاری من نییە قەناعەتی خۆم چۆنە من ئەوواڵێ بۆیە ئەمانە هەمووی کڵاون بۆسە ئینسانەکانی ئێمە. بۆیە کاتێ من وەکو ئارام ئەحمەد باسی ئایدۆلۆژیاکەم تەنها مەبەستم ناوەڕۆکی ئایدیاکە نییە بەڵکو گرێەکە لە خودی ئینسان خۆیەتی خۆشەویستان. تۆ بڕۆن مانیفێستی کۆمۆنیست بخوێنەوە پڕە لە ئاوات و ئامانجی ئینسانی لە عەدالەت لە ماف لە مەسەلەی ئازادی ژنان مناڵان فڵان پڕە لەمە بەڵام کاتی ئینسان ئەیگرێ بەدەستیەوە بۆ حکومڕانی ئینسانی تری پێچەسێنێتەوە. ئەمە کێشەکە بابەتەکە کتێبێک نییە لە بەدەستی من و تۆ بێ گرێەکە ئینسانەکەیە بەڕاستی. ئێوە سێری ئاینی ئیسلام کەن ئاینی ئیسلام پڕە لە جوانی بەڵام ئەوانەی کە دەسەڵاتدارە بن جوانیەکەی بەکار ناهێنن کەواتە گرێەکە ئینسانە. بە سروش خۆشەویستان ئینسان ناتوانێت ئینسان بێت ئینسان ناتوانێت عادل بێت ئینسان ناتوانێت یەکسانی خواز بێت. هەر کەسێ ئەڵێ من ئەتوانم عادل بم درۆکە ئەڵێ من ئەتوانم یەکسانی خوازم باوەڕی پێمەکەن تەواو چونکە دوجار هەموو شتێکی بۆ خۆی ئەوێ بۆ کەس و کارەکەی ئەوێ. باشە ئەوە ئینسانە درۆ لەگەڵ دینەکە نەخودی دینەکە. جوانترین بەرنامەی ئینسانی دابنێ بیرە دەستی ئینسان ناشرینێکات. نەتەوەچیەکان کۆمۆنیستەکان هەموو ئایدیاکان ئاوا درۆ لەگەڵ ذاتی خۆیانە و لەگەڵ خەڵکی شاکن. ئەوەیە نەتەوەچیەکان بە ناوی نەتەوە و نیشتیمان و ئەمانە هەزاران هەزار ئینسان بە کوشتا و کوشتیان پاشان خۆیانیان ئەبن بە پاشا شاهانە بۆ خۆیان ئەژین نەتەوەکەی زەلیل و داما و قوربەسەر بێت. بە هەزاران دایک لە باشووری کوردستانە ڕۆڵەکەی خۆی پەروەردە کرد بە چلو لە فرۆشی بە نانکردن بۆ خەڵک کردی بە پێشمەرگە لە دواییە ئەمانە یاسایی خۆن. ئەوەیە تویشدانتان خۆشەویستان کام لە سەرانی کوردایەتی لە مەلا مستەفا مەسعود بازانی جەلال تاڵەبانی نەوشوا مستەفا حەمەی حاجی مەحموو کامیان مناڵەکانی خۆیان نەکرد بە ملیۆنێر خۆتان خۆمە لە بەچەی خۆتان هەیەکاکە ئەمە مەسعود بازاریت ئەمە مەلا مستەفا ئەمە جەلال تاڵەبانیت ئەمە نەوشوا مستەفا ئەمە حەمە لاپتۆپە هەر هەمویان خۆشەویستان هەرچی مەسئولی پارتویەکی هەیە چ لە شاخە چ لە شارە ئایا هەمویان کوڕەکانی خۆیان نەکرد بە ملیۆنێر لەسەر پەشاکیش ئەگەرین بێ قساکەین کە برادری ئەلە پەشاک بەدیلە هیوادارم. هەر ئەوەیشە ئێستا مەسعود بازانی ئەترسێ مەسعود مەجموعەی خەڵکی ناردۆ بۆ ڕۆژهەڵاتی کوردستان ئەوێت ئەگەر شتێک ڕوویە ئەوەی لە ڕۆژ ئاوا بووە دووبارە نەبێتەوە لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەوێ ڕۆژهەڵات بکا بە جامانە سوورەکەی بنەماڵی بازانی ئێستا پارتی بەشوێن ئەوەیە بۆ ئاگاداریتان من ئاگام لەو مۆزوعی شەیە بەشوێن ئەوەی شەوەیە لە ڕۆژهەڵاتی کوردستانە ئەوێ ئەگەر ئاڵوگۆڕێک کرا بە سەدفە ئەوەی کە لە ڕۆژ ئاوا ڕوویە دووبارە نەبێتەوە.
ئەمەش هەیە ها ئاگاتان لەوەش بێت بۆیە هەموویان بۆ جیرفانی خۆیان ئەیکەن ئەمە کێشەکەی ئێمە من شتێکی تتان بۆێنمەوە وەکو نمونە کە لەم ڕۆژانە بوو بە قسە و باس و دوایی پەرلەمان پێم وایە فڕیاوتە ئەو داوە ئەڵێ ئەگەر پیاوێک بە زۆر لەگەڵ ژنەکەی خۆیان سێکسکە ئەوەی اختصابە و سزای هەیە تا بە 2011ەوە ئەمە هەیە لە پەرلەمانە پێم وایە ژنەکەی قوبات تاڵەبانی نووسیوێتی من لەگەڵ ئەمەیەم ها وەکو وتم پیاوێ بێ نەک بە زۆر لەگەڵ ژنەکەی خۆشیان سێکس ناکە ئەگەر بە تەواوەتی ژنەکەی ئامادە نەبێت ناچێت بە لایشیا بەڕاست ئەگەر پیاوە بێت باشە بەڵام بەحسەکە هەر ئەمە نییە چونکە ئینسانەکە ئەتوانێت ئەمە بە هەڵە بەکاربێنێ من لە نووسینێکان نمونەیەکم هێنایەوە وتم لە بەریتانیا 8 ساڵ تێپەڕیوە ژنێک لەبەر ئەوەی کە مێردەکەی خۆی ناوێ وتوێتی فڵانە شەو 8 ساڵ بن لە ئێسا ئەم مێردەی من سێکسی لەگەڵا کردوم خۆم ڕازی نەبووم باشە یعنی یاساکەی کردووە بە شتێک بۆ خزمەتی خۆی یعنی درۆی کردووە لە مۆزوعەکانە ئەمە کێشەکەی من لەگەڵ ئینسانەکایە بڕاستی ئەگەر ئینسان بە مانای کەریمە ئەوەندە ڕاستگۆ بێ ئەوەندە دقیق بێ ئەگەر تعدای لێکرا بڵێ بەڕاستی لێم کراوە نەک درۆکە ئەگەر مێردەکەی بە زۆر سێکسی لەگەڵاکە بڵێ شکاتکە بڵێ بە زۆر سێکسی لەگەڵا کراوە نەک درۆکە بەڵام ئینسانەکە درۆکە بەڕاستی ئەمە کێشەکەیە قسەی من لەسەر بێویژدانی ئینسانەکەیە نەک خودی کردەکە لە کردەکە هەوڵ مایە کە من چەندە دژی ئەو مۆزوعانە لە ڕاستیە بەڵام ئینسان ئاوا خەتەرە تۆ دوای 8 ساڵیت ئەم درۆیەکەی بۆی مێردەکەت خەی شتێکی تری نییە ئەوە نەبێت تا ناو خەڵکا بیشکێنی و بیخەی پسی بۆ لای پیاوێکی تر باشە لە کاتێکیشە ئەگەر ئازادیەکە هەبێ بە مانای کەلیمە و هوشیاریەکە هەبێت لە مێشکی ژن و پیاوە کاکە ژنە تۆ کە پیاوەکە بەدڵ نییە بڕۆ خۆ حافیزی بێت خوا گوڵم تۆم بەدڵ نییە و تای پێویست بۆ ناکە بچی شەڵ بفرۆشی بچی شکاتکەیت و درۆ بکەیت و خۆ خێتە ناو تەنگژەوە من تۆم بەدڵ نییە و تاوە حەزی لێ ناکەم تا ئێستا خۆشم ویستە خۆشم ناوێت تا ئێستا حەزم لێ ویستە حەزی لێ ناکەم تا ئێستا لە ماڵەکە لەگەڵ تابوو ئێستا نامێت لەگەڵ تابوو نەخۆ مافی خۆتە بەڕاستی چ پێویستی بێنەوە بە درۆ دەرە سوالم بەوتانەیە واتە کێشەکە یاساکە نییە خۆشەویستانی من خودی ئینسانەکە خۆیەتی باشە من بە تەواویمانە لەگەڵ ئەوەدام و بەوە ڕازیم ئەگەر بە زۆر لەگەڵ ژنەکەدا سێکسەکە سزا بدرێ بەڵام کارەساتەکە ئەوەیە ژنەکە هەر کاتێ ویستی دەڵێ بە زۆر لەگەڵمان کراوە باشە یعنی ئەم یاسایە بەکارەهێنێ بۆ شکاندنی بەرامبەرەکەی درۆ ئەکاکەوان نییە باشە خۆ بێت کۆمەڵێ بەڵگە لەسەر ئەو مۆزوعانش هەبێ خاڵێکی تر کە لێرەیە ئەسۆسە بابەتەکە بەڵام ئەم خاڵش باسەکەم لە باشووری کوردستانە ئێوە کشتان کردووە بەکاڵا ئێوە کش ئەفرۆشن خۆ ئێوە کش نان بەشوو بەڕاستی ئێوە کش ئەفرۆشن چکاکە پیاو لەگەڵ ژنا بە زۆر سێکس ناکە ئەمەگەر نەخۆش بێت لە نایکە ئەمە ژنەکەی قوبات هێنابووی بۆ ئەم یاسا بێنە بەلایەن بابەتانە بۆیە خۆشەویستانی من قسەکەی من ئەوەیە کە تۆ لە باشووری کوردستانە کابرایە بۆ داوای کچەکەت خوشکەکەت ئەڵێ ماڵی بۆ بکڕە سیارەی بۆ بکڕە ئەوەی پارە بەرێ هۆڵەکەی بە ئەوەی تێپشێ ئەم پیاوە $10,000 سەرفەکە لە کچەکەی تۆیە کەیکا بەشتی خۆی دوای هەفتەیە ئەڵێ وەڵام من و تۆ یەکسانین ئێوە کەی یەکسانیە کاکە من ئەڕۆم داوای کچێگەکەم $50,000 سەرفەکەم ئێ وەڵام من و کچم کڕیوە کاکەژیان ڕاستەکەی ئەمەیە بڕۆتە نەبێ سێکسەکەیم بە پارە کڕیوە تۆچی سێکس ئەەکەی بۆ نمونە سەعاتێن لە هۆڵندا 100 ئیرۆدەی یا 80 ئیرۆدی یا 150 ئیرۆدەی بەڵام تۆ $50,000 بۆ 10 ساڵ بۆ 20 ساڵ ئەگەر ئێوە ئەمانەتان بڕواپێتی کشیش مەفرۆشن بە پارە کاکە با کچ و پیاو کچ و کوڕ کە یەکیان خۆشویست هەردووکیان شوکن بە 2 ئەڵقا تەواو کچەکە ئەڵقەی بۆ پیاوەکە بکڕێ پیاوەکەش بۆ کوڕەکەش بۆ ئافرەکەی بکڕێ نەک تۆی وەڵام من کچێکم و شوەکەم بە ئارام ئەحمە باشە ئارام ئەحمە خانم بۆ کڕەوە سیارم بۆ بکڕەوە عەرەبانەی ئەسم بۆ بکڕەوە کاکەژیان وەڵا هەوڵەکەم بە ئەوەنە گەورە بێت و ئینجا جلی بوچێنیەکەم 2 قات بێت و سیارەکەی ئاخر مۆدێل بێت و سێرەکە من $80,000 سەرف کردووە 2 ڕۆژ دوایەوە من و تۆ یەکسانین بەیەکەوە ژن و پیا یەکسانە کە یەکسانە کاکە ژن و پیا ئەی بۆ پێرە یەکسان نەبوو زەحمە نەبێ ئەی بۆ پێرە تۆ ئیمانی منی دەرهێنا شاخی منشکان $70,000 پێ سەرف کردم ها ئەی کاکە تۆزە واقعی بن براکەم تۆزە ڕاستگۆ بین کە من $70,000 بە ژنی ینی ئەو ژنم کڕیوە بە کیلۆ کاکە بە کیلۆ بە ئەوەتەوە کەواتە تەرکی کرد کە جوامێن بەش و عیبە
کچەکە کە تۆ واشووەکەی بەیانی مەڵێ من تۆ یەکسانین کاکە من بەیانی ژنێ بێنم 7,000 دلار سەرف بکەم یەکسان نیم لەگەڵ تۆیە تەواو چونکە من پارەم ماوە تۆ هیچی نەیەوە بەڕاستی تۆ خۆتی پێفرۆشتوم خۆتی فرۆشۆ بە ئارام ئەحمەد من پارەم ماوە بەڕاستی تەواو من سیارم بۆ کڕەوی ماڵم بۆ کڕەوی پێڵام بۆ کڕەوی هەموو شتێ من کردم تۆ چی نەکردی یەکسانیشی کاکە ئەو کەی عەدالەتە ئەوەی کە ئەم قسە قۆڕانەیە کا بەڕاستی ئەبێ بڵێ دەمت داخە زەحمەت نەبێ ئەبێ بڵێ دەمت داخە شتی وان نییە کاتێ من تۆ یەکسانین کە لە هەموو شتێکە یەکسان بین تەواو هێم بۆ داوات ئەگەر کاک ئارام ئەحمەد حەزی لێ کرد کاراشی قۆزە ڕێک و پێکە محتەرم و ئەلەم بابەتانێ بڵێ بەسەر چار خاڵە ئارام من شوو بە تۆکەم چییە ئەمە ئاڵقەی بۆ خاڵە ئارام ئاڵقەیش بۆ فڵانە خانم بێک و زەواجەکەین و ژیان دروستەکەین بێکۆت ئەوە ئەشەڵا یەکسانی لەو کات بەڕاستی یەکسانی وەڵی تەکلیفم لێ نەکەی دەستی تێنێ تا ئەبێ خۆ بڵێت خواکە گەرمەشە و وەربابێکۆ بکەین وانەڵی بەخوا نێ بەداتە کوت و کرمانجی پێ بڵێ ئەوە ویستم ئەوەشان بۆ باسکەم لەناو ئەم بابەتەیە خۆشەویستان جا بزانە قسەکانی من واقع نییە کاکە ژیان ئیتر ئەم ژنانە لە کوردستان دانیشتون باسی مەسەلەی یەکسانی و ئاوا و ژن و پێوا بێ ئەوە ناکرێت ئەوە ناکرێت بۆیە چۆن ئینسانەکان ئەتوانن لە یاسایەکی ئاوایە بە قازانجی خۆیان بەکاری بێنن بە درۆ لە سیاسەتیش هەروایە دەسەڵاتدارەکانیش هەروایە یاسا دروستەکەن بە قازانجی خۆیان بەکاریهێنن واقعینین ئینسان نین بە مانای کەلیمە درۆ ئەکەن لە پێناوی بەژۆندەکانی خۆیانە ئەمە کارەساتەکەیە سوێن بەخوای گەورە بەیانی سوڵکەرێ بێنە لەو بەرمزگەوتی گەورەیە یا لە قەڵاتی هەولێر بیخەرە شوێنەکەی مەسعود بازانی دوای 6 مانگ یا ساڵێ ئەبێ مەسعود بازانی وەکو ئەوی لێ بە ئەمری ئەو خۆیە باشە کە 10,000 ئیتر تخوا بابێ 20 کە 50 تخوا بابێ 100 تێرخوات کاکە ئینسان زۆر خەتەرە بەڕاستی جایکە من بە ئێوەم و عەزیزانی من لە خۆ ئەم هەموو یاسایە دروست نەبووە تۆ سێری کە هەموو دینەکان لە ئیسلامەوە لە فلان هەموو ئەمانە چەند ئەم هەموو یاسایان هەیە ئەو ترسێنێ ئاگی جەهەنمە فڵانە ئەمەیە ئەوەیە لە دوای ئەوە دادگا هەیە دادوەر هەیە پۆلیس هەیە ئاسایش هەیە جاسوس هەیە فڵان و فیسار هەیە کاکە ئیعدام هەیە زیندان هەیە هێشتا ئینسان لە خراپەکاری ناکەوێت هێشتا ئینسان لە تاوان ناکەوێت عەزیزان ئینسان زۆر خەتەرە ئینسان ژینگەی پیس کردووە بەڕاستی کاکە بەخوا لە ئینسان کارەساتی لە دنیای نییە باش ئینسان و مار بە حیاتی ماڵی نابن باش بیزان کابرا دانیشتووە لێرە ئەڵێم با دین لە دەوڵەت جیابێ بە نمونە لە ئەوروپایەکە کاک ئارام ئەحمەد تۆ چۆن ئەڵێ دین لە دەوڵەت جیابێ ئەی کوڕی باش تۆ لە عێراقیت لە کوردستانی لە ئێرانی لە تورکیای لە نازانم چێن بابەتانی خۆ لەوێ دین و دەوڵەت جیانیە ئەی بۆ لەوێ ناژیت ئەی بۆش بوشیاتی بۆ هۆڵندا ئاژیت بۆ هاتی بۆ بەریتانیا ئاژی زەحمەت نەبێ ها بۆ هاتی بۆ ناو کافرەکان ئەژیت بۆ هاتی بۆ ئەوانەی کە یاساکانە ئەساسی دینی ئاینی ئیسلام نییە ئەی بۆ هاتی لێرانی عێراق و زەحمەت نەبێ تخۆ عیب نییە ها لێرە تۆ دژی جای دین لە دەوڵەتی بەڵام هاتووی بۆ ئێرە لە ئەوروپایە لەو دەوڵەتە ئەژیت کە دین لە دەوڵەت جیاوازە لەژێر ئەو ئاڵایە ئەژیت کە دین لە دەوڵەت جیاوازە بەپێی ئەو یاسایانە ئەژیت کە دین لە دەوڵەت جیاوازە خەمامە چبانێک و دۆوایە کاکە ها ێ خۆشەویستان وەڵڵا ئەم هۆڵەندەیە هەمووی بوو بە سەرڕەش خۆ کاکە هینتیان نەماوە بە قوربانتا بم هۆڵەندی بڕۆ خمێتەی داناخ لە 100 مۆزەف 95 سەرڕەشە باشە کەچی ئەڵێ نەخێر تۆ چۆن واڵێ کفرەکە چۆن دینە دەوڵەت جیابێ ئەبێ یاساکان هەموو ێستا ئەساسی دین بێ ئەی بۆ لێرە ئاژیت بۆ لە ئێران و هاتووی بۆ ئێراژی زەحمەت نەبێ بۆ لە سعودەوە هاتووی بۆ ئێرە ئاژیت بۆ لە مەکە و مەدینەی پیرۆز و مبارەکەوە هاتووی لە بەریتانیا ئاژی لێرە ئاژیت زەحمەت نەبێ ئینسانی ئێمە زۆر درۆزنە بەڕاستی مەخلوقێکی درۆزنە بە مانای کەلیمە تەواو من لە ئەوروپان پێ خۆشە بۆ هاتووم بۆ ئێرە کاکە بەخوا کوردستان پێ خۆشە بەیانی ئەڕۆم بۆ کوردستان چۆن سێمەنی بۆ خۆمەشی لەژێر ئەو حکومە ئێرانە هینی هەرێمی کوردستانە هینی سعودیا هی ئەفغانستانە هینی تورکیایە هینی سووریا ڕائەکەن یەن بۆ ئەوروپا بریتانیا لای کافرەکان ئەژین و ئەڵێ وەڵا ئێمە دژی جای دین لە دەوڵەتی کۆڵی کاکە ئەمە نابێ بەڕاستی ئێوە ڕاستگۆنین لەگەڵ خۆتانە ئەینا دەبڕۆ لە وڵاتەکەی خۆبژی لە ئێرانە هەموو یاساکانی ئێران لەسەر ئەساسی دینە دەوڵەتەکە ئیسلامیە هی سعودی کوێتی عێراقی فلان دەبڕۆ بۆ خۆ لێ بژی کاکە مێ بۆ ناو ئەمریکا کافر و ملحیدانە کاکیشە ئەوەیە هەر ئایدۆلۆژیایە خۆشەویستان کاتی ئەبێ بە دەوڵەت ئەبێ بە دەسەڵاتدار ئەبێ بە سیاسەتکار
ئیتر ئەو وێنە مطلق و نەگۆڕە بەخۆی بە کۆمەلگا کە لە هەناوی خۆی هەڵیگرتووە ئەمە کارساتەکە بۆیە من لەگەڵ هیچ حکومێکی ئایدۆلۆژیانیم جا چ کۆمۆنیزم بێ چ ئیسلامی سیاسی بێت من لەگەڵ هەنیم بەڕاستی لە ئاینیشە ئاینی پیرۆزی ئیسلامیشا بڕوان بەوە هەیە کە من مسلمان و خواپەرستی خۆمەکەم بەڵام دەوڵەت ئەبێ دەستی ئیسلامی سیاسیەکەی لێ ببڕی بەڕاستی ئەگەنا ئینسان بە حەجی نەحەسێتەوە چونکە ئایدۆلۆژیا ئاوایە ئینسان بەخراپ بەکارهێنێ لە پێناوی قاسانجەکانی خۆیان وەرن من بە ئێوارم خۆشەویستان لە مێژووی دوور و نزیکی مرۆڤایەتیە یەک دەوڵەتم بۆ بێنن پایەکانی لەسەر ئەساسی ئایدۆلۆژیا بنیاد نرابێ مرۆڤەکانی توانی بێتیان بە ئارامی بژین و برسێتی و بێکاری و قوربەسەی چۆسانویان نەبوو بێت پێم بڵێن یەک بنمونە زانم هەیە نی هەندێک کەس هەند درۆکەن چەند نمونەیە گەهێننەوە هی 1000 ساڵ بەر لە ئێسە و 2000 ساڵ بەر لە ئێسە و ئەوە بوو هەمووی ئەوە درۆیە هەمووی ئەفسانەی هەمووی خەیاڵە لەم ڕۆژانە کابرایەکی وچی کوڕەکەی مەلالەتیفی ژندس ئەیوت پاڤڵ عومەری بنی خەتابە براکەیت یا کوڕی بوو پاڤڵ عومەری بنی خەتابە تو وەرە سێریکە باشە ئەویش چۆن ئەم درۆکە ئەویش ئەوە درۆکە ئەحمەقێکی تر ئەیوت چی وەڵا قوبا تاڵەبانی سەلاح الدینی ئەیوبیە باشە ئاخر ڕەشە وڵاخ تۆ بێیت پاڤڵ شەو هەتا بەیانی سەرخۆشە تۆ بیکەی بە ڕەفیقی عومەری بنی خەتاب سەلاح الدینی ئەیوبی هەتاوەکو دنیا هاتووە شەڕی خاشپەرستەکانە تۆ بیکەی بە قوبادێکی داما و توخوا تۆ بەشەری ها میکرۆب ماستاو چی ماستاو چیەکی تو تاوە بۆیە ئەوە هەمی درێە بۆیە من ڕاست و ڕوان بە ئێواڵم ئێران جمهوری ئیسلامی دەوڵەتێکی ئیسلامیە لەسەر ئەساسی ئاینی ئیسلام کارەکە هەموو کارکردەکانی ئیسلامیە و هەرچی دەوڵەتی ئیسلامی لەم دنیا هەیە لە ئێران باشتر نابێت ئەو کەسەی کە ئەڵێ من دەوڵەتێکی ئیسلامیدا ئامەزێم لە ئێران باشە من درۆکات من باوەڕی پێ ناکەم باشە لە تارەنا دەوڵەتێکی کۆمۆنیستیش دا بمەزێنە هەروە بێت بۆ ئاگدایت کە ئایدۆلۆژیایە کۆمۆنیزم هەروە کۆمۆنیزم ئەڵێ بێ بڵێ ئەنتەرناسیۆنال ڕزگار لێ بێ ئینسان ئەویش هەر بە هەماش واقعەکە ئەمەیە حکومەتی پاشایەتی لە ئێرانە چی نەکرد بە گەلانی ئێران ئەوی سیستەمی پاشایەتی پیرۆز کردبوو تۆ لە ماڵەکەی خۆشیان نەتوانێت قسەی بکەیت خێرا ساواک ئەیبردی کوشتی ئەعدامی کردی باشە چونکە خۆیان کردبوو بە پیرۆز و وەکو بنەماڵەی بازانی کە زۆر مقدەس و پیرۆزن لەگەڵ دەستی لێیان ئەمە بڤەیە بەڕاستی ئەمە خەتەرناکە باشە بۆیە من لەگەڵ هیچ حکومەتێکی ئایدۆلۆژیانیم بە چەپ و ڕاستەوە باشە هەرچی ئایدۆلۆژیا هەیە جگە لە دۆزەخ هیچ شتێکی تری پێ نییە بۆ ئینسانەکانی جا تۆ باوەڕم پێکەی بیکە نایکی ئارزی خۆتم کەی مشکلی بەیانی بۆ دای بمەزێنە مشکلی من نییە تا بۆیە بەڕێی من خۆشەویستان بە تایبەتی دین جا ئاینی ئیسلام یا هەر ئاینێکی تر ئەو کاتە جوانە کە ڕۆحیانەتە کە پەیوەندیەکی سادقانەی بینی خودا و عەبدەکانێتی کە کۆمەڵێک کەس گرتیان بەدەستیانەوە و حکوومەتیان پێ دروست کرد کردیان بە ئیسلامی سیاسی ئیتر ئەبێت بە کوتەک ئۆتۆماتیکی چونکە هەر کەسێک دژی بێت تۆ پێ ئەکێشی یەخیتە ئەو داوە بۆیە من هیچ کاتێ کێشەم لەگەڵ دینەکانە نییە بەڵام کێشەم لەگەڵ دەسەڵات لەگەڵ حکومڕانیە هەیە بە ناوی دین و بە ناوی کۆمۆنیزم و بە ناوی ئالەم بابەتانەوە من کێشەم لەگەڵانە هەیە و پێم وایە ئەوانە ناتوانن ژیانی ئینسانەکان خۆشکەن و پێم وایە ئەوانە ناتوانن ئازادی بەدەست بێن تاو سێری ئاتەئیستەکان کەن خۆشەویستە ئاتەئیستی خۆ کە مولحید و دینی نییە سێری ئێستا ئاتەئیستەکان بە جۆرەکان وەکو ئایدۆلۆژیای لێ هاتووە ئەویش دەسەڵاتی هەبێ کۆمەلگایشی بێدینی ئەوێت واتە ئەوەی لە کۆمەلگای ئاتەئیستە نوێشکە کوتەکاریەکە جیاوازی چیە کاکەجێ جیاوازی چییە ئەوەی خواپەرستی بکات تۆ کوتەکبارانێکی کە ئاتەئیستی ئەگەر ئەوش بێ بە دەسەڵاتدا تۆی ئاتەئیست کوتەکبارانەکە لەبەرەوەی تۆ خواپەرست نیت بەخوا یەک زەڕە جیاوازیتان نییە لە حاڵەتەیە ئەمە ڕاستیە هەمووتان ئەمە بە چای خۆتان ئەبینن ئەگەر تۆزێ هوشیارانەتر بیرکەنەوە مێشتی خۆتان بگوشن ئەزانن کە وایە بۆیە بەم دیوەیە
ئەبم بارەیە کە باسی یەکەم هەردووشی ئیسلامی سیاسی و ئاتەئیست بە تەواوی مانا لە یەک ئەچن هەردووشیان ئەیانەوێ شان بەشانی یەکتر ببن وجودیان هەبێ تا بەڕوە دەرەشەکەیە شەڕی یەکتر بکەن بۆ مانەوەی خۆیان هیچیان ئارەزوو ناکەن ئەویان نەمێنێت باشە چونکە ئەگەر یەکیان نەمێنێ ئۆتۆماتیکی ئەوی کەشیان بێکارە بێ خۆی کەشیان نامێنێ بەڕاستی وەرە با ئیسلامی سیاسی و دین نەمێنێ ئاتەئیست چێکە بێکارە بێکی نامێنێت وەرە با بێدینەکان نەمێنن ئیسلام چێکە ئیسلامی سیاسی بنمونە هیچی پێ ناکەیش بۆ خۆی تاقەتی نامێت کەسێ نێشەی لەگەڵاکە ناتوانێت خۆی نوێ بکاتەوە ئێنێژی لەو شەڕا وەرەگرن کە بەرامبەر بە یەکتر هەیەانە بۆ مانەوە پێویستیان بە یەکتر هەردووشیان وەکو چۆن مەل بە دوو باڵ ئەفڕێ ئەمانش ئابۆشکە باشە ئەگەر بەیانی ئەحزابی ئیسلامی سیاسی نە بۆ نمونە چەندین خەڵکە ناسم کە ئاتەئیست و شن لەم ئەوروپایە شەو ڕۆژ باسی مەلاکرەکاریان نەکرد مەلاکرەکار ئەمە مەلا سەلاح الدین بەهادین ئەمە مەلا عەلی باپیر ئەمە باشە ئەم شیانە نەمێنن ئەمان باسی چێکن باز ئەگەر سفرەکان پێشنەوە بۆ دۆژی بازاڕیان نییە بەڕاستی بازاڕیان نییە تاو بۆیە یەک تەواوەکەن ئەمانە هەر کامێکیان نەمێنێ ئەوەیشی دەمێنێت دەبێت نارە بە خۆی پیا بکە ئەگەر پایینەکان ناتوانێ بەڕاستی دێژە بەژیانی خۆی بکە تۆ سێری جەلالی و مەلایکن عەزیزان لە مێژووی ئێمەدا لە ساڵی 60ەکانەوە جەلالی و مەلایی هەمیشە ئاوا هاتوون بێکەوە هەردووشیان یەکیان تەواو کردووە نەمانی ئەویان نەمانی ئەویشیانە بۆیە هیچ کاتێ جەلال تەڵەبانی نەئەچوو مەسعود بازانی بکوژێ مەسعود نە جەلال تەڵەبانی بکوژێت بەس کوڕی فەقیران لە خوارە بکوژێتە باشە بەیانی یەکێتی نەمێنێ پارتی و بنەماڵەی بازانی دوژمنێک ئەگەر وەهمیش بێ دروستی ئەکا بەروی ئێنەرژی بەخۆی بدا بۆی من هەم بەرامبەرەکەم ئەمەیە خراپە ئاوایە بەڵام من باشم ئەوە بەڵام ئەگەر بەرامبەرەکەی نەمێنێ خۆشی نامێنێت ئەمە ڕاستیە بۆیە ئایدۆلۆژیا خۆشبەختی بەرهەم ناهێنێ خۆشەویستانی من بە هیچ جۆرێت ئەوە لە منی ببیست ناهێنێت و من نظریشم وایە کە ئالەم قۆناغەیە بڕوان بەوە نییە جمهوری ئیسلامی بڕوخێ بەڕاستی بڕوان بەوە نییە بە هیچ جۆرێک ئەمە ڕە و بیر و بۆچوونی من بوو لەسەر کولی ئەو بابەتانەی کە هەیە بەداخیشەوە کە من یەک مانگ نەمتوانین لایف کە بەسەر ئەو مۆزوعانە قسە و بەحث زۆر هەیە دزیەکان گەندەڵیەکان بەڵام ویستم ئەمەشم هەبێت لەسەر ئەم ڕووداوانەی کە لە ئێرانە هەیە ئەزانم ڕەنگە زۆر کە چاوەڕوانی ئەوە بووبێت بکەومە ناو سەنگەری کوردایەتێکەوە ئۆی تاران بڕوخێ و ئای ناتان بیخولێنەرەوە نازان چێن بابەتانە من بە شوێن بەدیلەوەم بەڕاستی بە شوێن بەدیلەوەم بەیانی یەکێتی و پارتی حیزبێ کەسێ پەلامای یەکێتی و پارتی بدا ئەگەر بزانم ئەو حیزبە باشتر نییە لە پارتی و یەکێتی و هەکبەکەی ئینسانی تر نییە باوەڕکە من ناشمە ئەو شەڕەوە نایکەم ناشمە ئەو شەڕەوە بە هیچ جۆرە بۆچی خوێنی خەڵک بە خۆڕایی پڕژێت و لە دواییشە مەجموعەیە خەڵک بن لەوان خراپتر بن وەڵای پێویست ناکە بەڕاستی من ئیتر قسەی و باسێکم نەما پێم وایە تەقریبەن سەعاتێکە قساکەم بۆی ئەوەی خۆشەویست ئەوە ڕە و بیر و بۆچوونی من بوو کە من پێم وایە کە ئەوەی لە ئێران ڕوو ئەدا شەڕی ئەمریکا و هاوپەیمانەکانە لە بەرامبەر بەرەی رووسیا و چین و ئێرانە و ئەم شەڕە ئاوایە لە حەقیقەتە و ئەوانە دەستیان پێ کردووە مەسەلەی ژینا تەنها بیانوویەکە و شتێکی ئەوتۆنیە بەداخەوەم بۆ کشەکە ئاوای لێ هات لەبە بەدەر بەڕاستی شتێکی تر نییە و هیچی تر پێشک نایە خۆشەویستانی من ئینجا قسەیەکیش ئەبیسم لێرە من بۆ خۆم پاڵپشتی خەڵکی ئێرانم بە کوردەکان و بە فارسەکان و بە بلوچ و بە عەرەب و بە نازانم چیەوە لە پێناوی ئازادیە لە پێناوی مافە لە پێناوی نانە لە پێناوی کارە لە پێناوی ژیانە لە پێناوی شتێکە بۆ مەسەلەی پەژەک زۆر زۆر لەو برادرانە باسی ئەو مۆزوعاکەن من نامێ بکەومە سەنگەری هیچ کەسێکە خۆشەویستان من خۆم تاقەتی حیزبایەتیم نییە لە حەقیقەتە من حیزبایەتی ناکەم چونکە حیزبایەتی ئیسلامی بێ کۆمۆنیستی بێ چەپ بێ ڕاست بێ کوردایەتی بێ ئینسانەکە بە کۆیدا من هەتا لەم دنیاە ئەم ئارامەحمەما بێ حیزبایەتی ناکەم بەیانی حیزبێ دروست بێ بە هەموو توانەوەکو چۆن لەگەڵ گۆڕانە بووم و نشمە ناو گۆڕانیشەوە پشتیوانی ئەەکەم بەڵام قەت ناسمە ناو ئەحزابەوە بەڕاستی حیزب ئەمە ئیشی من نییە تاو بۆ مەسایلی پەشاکوانش پێم وایە ئێشتا زۆر بۆ ئەو مۆزوعانە خۆشەویستانی بن یەک خاڵێکیش بڵێم پێتان ناخۆش نابێ عەزیزان پێتان ناخۆش نابێ ئەوە 10 ڕۆژە بێت لە ئێرانە ئەو هەموو مزاهرەیە هەیە باشە تا ئێستا 50 کەس لە خەڵک و هێزە ئەمنیەکان کوژراون بە شەرەفتان 10 ڕۆژ
لە هەولێرە لە بادینانە لە سلێمانیە ئەو هەموو مزاهرەیە بکرێ چەند کەس ئەکوژا بەدەستێکی پارتی چەند کەس ئەکوژا بەڕێی ئێوە واللهی یەک هەفتە ئەو مزاهرەی کە لە سنە و مەریوان و تارانە ئەکرێ لەو بادینان و هەولێرە بکرێ ئەو بنەماڵەی بازانیە 2000 کەس ئەکوژن باشە بەڵام لە ئێرانە تا ئێستا 50 خەڵک شەید کراوە لە سلێمانی یەک مزاهرەیان کرد گەنجەکان چوون بەلای لەقی چوارە لەقی چوار هەموویە دەڕێژی گولە باشە زیاتر لە 10 کەس شەید کرا لە مزاهرەکانە هیچیش نەبوو 2 ساعتیشی خایان ڕۆژێکی خایان باشە هاوای مەسەلەکان کاکیجان لەبەرەوە وا مەزان ئارام محمەدە داماوەکە ناو کۆمەڵێ مەواضع و قسە و باسوانە بابەتانەوە لەسەر ڕۆژی ئایندەیە با بزانین ئەم مۆزوعانە چی لێ لە ئێرانە ئەچینەوە سەر دزی و جەردەکانی پارتی وێکێتی و کۆمەڵێ مەلەفی ترم دەستکەوتووە خۆشەویستان ئەوان تەنها هەمی بەلایەک بۆ باسەکەم و شەوگاتان خۆش بێ حرمەتێکی زۆرم بۆتان هەیە هیوادارم واز لەو دژایەتی یەکترێ بێن لە سووتان و فلان و فلان و مەیسووتێنەوە با خراپە و باشوانم بابەتانە بابە لێگەڕن بە قوربانتان بم هەرکەس لەشکەکە پیرۆزی بێت هەرکەس لە چنگ ناکە کەیفی خۆیەتی تەواو تێم شەڕ لە پێناوی چیاکەنیەوە کاکیش ناتوانی ئەمە بکەی بەڕاستی چۆن شەو و ڕۆژ قەت ناتوان یەکتر بخەن ئەو دوانش قەت ناتوان یەکتر بخەن تەواو لێگەڕن برا بە ئازاد بێ کاکیش تەواو من دەکچم بێت بەیانی بێ ئێوارە بێنەوە بۆ مەڵە لەشکێن بەسەرمانە ناڵم لەسک بۆی بەسەرتا بەخوا کشی خۆشم بێت بەسەرم کەیف خۆت نەیشی یا بەسەریە ئەڵم کەیفی خۆت بۆچی خۆتان تێگاوە بۆ مۆزوعانە خۆشەویستە هەر یەکە چێتە قەبری خۆیەوە تەواو خواتان لەگەڵ عەزیزانی من حورمەتم بۆتانەیە